وەکو بنکەی یەکی خانشینی سلێمان شارستانی ئێمە بەپێی ئەو پلانی کە لە خانشینی گشتی و وەزارەتی داراییەوەمان هات ئێمە لە بنکەی یەک 12 مانگ دانرا بوو یەکەم ڕۆژی دابەشکردنی مووچەی خانشینی شارستانی تا 16 مانگ بەپێی ئەو پلانە ئەوە یەکەم ڕۆژ 200,000ەکان مووچە وەربگرن بۆ ڕۆژی دووهەم 220ەکان لە ڕۆژی سێهەم لە 220ەوە تا 300,000 و تا 400,000 ڕۆژی سێهەمیش لە 400 تا 900 ئاهوایتر بەو تەسەسولە دابەشمان کردو و تا ڕادەیەکی باش توانیمانە ئەو پلانی خانشینی گشتی وەزارەتی دارایی جێبەجێ بکەین و تا ڕادێکی باش سەرکەوتوو و ڕێگەی ئەمنی باشش گیراوەتە بەر و تقریبا نزیکی 9,000 خانشینمان لایە 9,000 خانشین هەر لەم بنکەیە بەڵێ 9,000 عەدەدێکی زۆرە بەڵام ئێمە بەپێی ئەوەی کە بیناکەمان گەورەیە هەمووی پەنجەرەیە بە چوار دەورە ئەتوانین کۆنتڕۆڵی وەزعەکەمان کردووە ئەتوانیمانم سەیتەر بین و ئەو عەدەدەش لەو ماوەکەمە ئەتوانین ئێمە بە ئاسانی دابەشی بکەین بەبێ ئەوەی کەوە کێشەیەکی وا دروست بێت